لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەخشین دەستی هاوکاری بۆ 100 خێزانی دیکەی کەم دەرامەت درێژ کرد و بە پێدانی 150,000 دینار بۆ هەر یەکێکیان ئاوەدانی خستە ماڵیانەوە. ئەم هاوکاریە پشتیوانێکی دارایی گەورەیە بۆ ئەوانەی کاسەی جەژنیان خاڵیە. ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا صدق الله العظيم. أو خير خوازي عايدي أو ريك راوة بخشين أو بو خلق هجار وفقير أم زور ممنون بو أو جماعة ليريا بو دولمند هات وليريا أجر كي دولمند لسليماني ولا لاي بخشين خلق هجار وفقير زورا حكومة تائثني توانية موشي كمان دام بطواتي بدا موشي بيوجنا وهل بالراوة بيوجن براسي موشي كينيتا كري خانو كي خوي بيبدا علاجي منالي بيبدا خرجي مالوي بيبدا بيوجن او حالكيتي كري داولا خير خوازك داولا خير خوازك هاوكاري بكا كان علي بيام مش هاوكاري فكا بيوجنو كخاو كم درامتا كانكا اويكا لو كل شاكي خوي ايكا لكن تاكا كنالك ببي جوازك هاوكاريكا ببي اويكا هیچ موچەیەکیان هەبێ بەبێ ئەوەی هیچ شتێکی داهاتێکیان هەبێ. هاوکاریەکە لە 15 ملیۆن دینار پێکات بوو کە لەلایەن خێرخوازێکەوە دابین کرابوو. بەمەش خێرخوازان بە پاڵپشتیەکانیان بۆ بەخشین سەلماندویانە هێشتا ئومێد بۆ هەژاران ماوە. دیارەمە خێرخوازێک لە سەرەتای ڕەمەزانەوە لەگەڵمان بووە چەندین ماڵمان کردووە بەیەکەوە کە سەردانی ماڵەکانمان کردو بەڵام ئەمجارەوای پێباشبوو لە کۆتاییەکی ڕەمەزانان زیاتر لە 100 ماڵ هاوکاری بکە هاوکاری مادی هەر ماڵێک بە بڕی 150,000 دینار و چەند خێرخوازێکی تریش کە جلوبەرگی بۆ ئامادەکردبوون بۆ فەقیر و هەژارانەمان داوە بۆ جلوبەرگ. دیارە ئەمە کردمانەتە دوو بەشەوە بەشێکیان بۆ مناڵی بێباوەک بوو بەشێکیان بۆ هەژار و نەخۆش و نەدار بوو. ئەم هاوکاریانە ئومێدی بۆ هەژاران گەڕاندۆتەوە بە جۆرێک ئەگەر لە حکومەتدا ئومێد بوو بن ئەوە هێشتا دەستی میهرەبانی کەسانەکەن کە بە دڵگەرمیەوە پێشوازیان لێ بکەن و نەهێڵن سفرەی جەژنیان خاڵی بێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.